بۆ یەکەم جار وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەرێم سندوقێکی بە ئامانجی کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری مادی بۆ یارمەتیدانی منداڵان و کەسانی بێسەرپەرشت و خاوەن پێداویستی تایبەتەکان دانا. وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتیش لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا داوای کرد کەسانی خێرخواز و کۆمپانیاکان لە ڕێی سندوقەکەیانەوە هاوکاریان بکەن. ئاماژەی بۆ ئەوەش کرد ئەو پارەی کە دێتە ناو سندوقەکەەوە لەژێر چاودێری خۆیاندا دەبێت و لە بانکێکی تایبەتدا هەڵی دەگرن. نەخێرم سندوقە ڕاستەوخۆ لە وەزارەتی کار دەبێ و لەو شوێنە دەبێت کە وەزارەتی کار دیاری دەکا وەکو ئەمانات پارەکەی تێدەخرێ و لژنەیەکی دیارکراوی بۆ دادەندرێ و لژنەیە ڕاستەوخۆ بەپی ئەو پێداویستی کە خانەکان پێویستیانە و پێ ئەو پێداویستی خانی بە ساڵاتچۆکان پێویستیانە یا منداڵان بۆیان سەرف دەکرێەوە تا داهاتەکەی زۆر ڕوون و ئاشکرا دەبێ و بە هەمان شێوەش سەرفەکەشی ڕوون و ئاشکرا دەبێت. دانانی ئەو سندوقە لەلایەن وەزارەتی کارەوە لە کاتێکدایە پێشتر حوت ڕێکخراوی خاوەن پێداویستی تایبەت لە سلێمانی کەمپینێکی کۆکردنەوەی هاوکاریان ڕاگەیاندووە و داوا دەکەن هاوڵاتیان بەدەم کەمپینەکەیانەوە بچن. هاوکات سکرتێری ڕێکخراوی کەمەندامانی کوردستانیش سەرباری ئەوەی بێئاگایی خۆیان لە دانانی سندوقەکەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی دەربڕی، بەڵام داوا دەکەن پارەی ئەو سندوقە بە چارەنووسی ئەو پارانەی تر نەڕوات کە لە ڕابردوودا دیار نەماون. بەڕاستی من ئەمەوێ ئەوە بڵم ئێمە وەکو ڕێکخراوە خاوەن پێداویستیە تایبەتەکان هیچ ئاگایەکمان لە ئەو کەمپینە نییە کە وەزارەتی کارپێکی هێناوە. حکوم لە بودجەی 2013 قەرار بوو موچەی خاوەن پێداویستی تایبەت زیاد بکەن، بەڵام زیاد نەکرا. 5 میلیارد دینار بوو یا دۆلار، 5 میلیارد دۆلار بوو دابین کرا بۆ خاوەن پێداویستیە تایبەتەکان کە بیاندرێتێ، بەڵام جێگەی داخە کەس نازانێ ئەو 5 میلیارە تا ئێستا بۆ کوێ چووە، دراوە بە چی، ئایا دراوە بە کێ. دانانی ئەو سندوقە لە کاتێکدایە کە وەزارەتەکە خاوەنی 5 میلیارد دۆلار بووە و لە ئێستادا تەنیا وەک ژمارە بوونی هەیە و وەک چیولە لە بانکەکاندا نەماوە، بەڵکو لەلایەن حکوومەتی هەرێمەوە پارەکە خەرج کراوە. ڕێبوارکاکەی یەنارتی، هەولێر.